بۆ دادگاکەیان گوتیان کە من دەبێت لە هاوسەرەکەم زیا ببمەوە. منیش گوتم باشە لە بەرچی گوتیان دەدەن بە ئەمیرەکەی خۆمان. ئێرە ئەم شوێنەیە کە زۆربەی ئەو کەسانی لە مووسڵ بەهۆی کارەساتی جەنگەوە لە شوێن و ماڵ و حاڵی خۆیان دەربەدەر بوونە لێرەدا گرساونەتەوە و لە ژێر خێمەیەکی خێرخوازیدا بە سەرمای زستان و ئێستاش لە خرچەی گەرمای هاویندا ژیانی ڕۆژانیان بەسەر دەبەن. هەموو ئەو کەسانەی لێرەن قوربانی دەستی تاوانەکانی داعشن و ژیانی هەر کامیشیان پڕە لە چیرۆکی خەمناچی و دابڕان و لە دەستدانی خۆشەویستترین کەسەکانیان ئەو کەسانەی بۆ ئەبەد ماڵئاوەیان لێکردن. لە ئەڵقەی ئەمجاری چیرۆکەکانی دوای جەنگ لە نێو کەمپی ئاوارەکان بە دوای ماڵی چەند قوربانیەکدا دەگەڕین و بەدەم بینینی دیمەنە جیاوازەکانی شوێنەکە هەست بە سەختی ژیان دەکرێت. لەم وەرزەی هاوینەدا ئەم ئاوارانە لە گەرمای 145 پلەی سەدی ڕۆژەکانیان بەسەر دەبات. لەگەڵ پەلاماری چەکدارانی داعش بۆ خاچی عێراق ئەم خانەوادەیە یەکێک بوون لە کەسە یەکەمینەکان کە کەوتنە بەر شاڵاوی هێرشی داعش و قوربانی زۆریاندا و دووچاری تونگ و تیژی داعش بوونەوە. ئەم ئافرەتە کوڕێکی کوژراوە و مێردەکەشی زیاتر لە 2 ساڵە بێسەر و شوێنە و هیچ هەواڵێکی لەبارەیەوە نازانێت. دەمانەوێت ئەوان لە زاری خۆیانەوە باس لەو نەهامەتی و ڕووداوانە بکەن کە بەسەریان هاتووە. کوڕەکەم لە ئەرکی سەربازی دەگەڕایەوە لە ڕێگەی ڕۆمادی لە ناوچەی بەعاج. داعشەکان بۆیان هاتبوونە سەر ڕێگا، گروپێکی تەواو بوون. ئەوان کۆمەڵێک بوون و هەموویانیان کوشت. بۆیان دەرچوون و هەر هەموویانیان کوشت بوون. ئێمە دەمانگوت ئێستا کوڕەکەمان دەگاتە جێگا هەر دیار نەبوو. ئەو پێشتر پەیوەندی پێوە کردبووین کە شەبەکەی مۆبایلەکەی نامێنێت تاکو ماوەیەک چونکە شەبەکەی ناوچەکە خراپ بوو. کاتژمێر بوو بە 11 و 12 شەو هەر گوتمانستا دەگاتەوە هەر نەبوو. لە پاشاندا تاوەکو بەیانی چاوەڕێمان کرد هیچ هەواڵێکمان نەبوو لەسەری. کاتژمێر بوو بە 12 نیوەڕۆ پێیان ڕاگەیاندین کام کۆمەڵە کەسە هەمویان کوژراون. هەموو ئەوانن کە لە ئەرکی سەربازی گەڕاونەتەوە چۆن وا بووە و چۆن وا دەبێت. ئەگوتیان کوژراون. ئەم شوێنەی کە ئەوانی لێ کوژرابوو کەس نەیدەتوانی بچێتە ئەوێ. داعش لە هەموو ناوچەکە هەبوو کەس نەیدەتوانی بچێت. ئێمە کە خاوەن تەرمەکان بووین دەمانویست تەرمەکان وەربگرینەوە تاکو بیان نێژین. کەس نەیدەتوانی هیچ شتێک بکات. لە پاش 6 ڕۆژ کە هەوڵی زۆرمان داتوانیمان تەرمەکە بکڕینەوە بە پارە و بە ئۆتۆمبیلی تایبەت بیهێنینەوە بۆ شنگال. دوای 6 ڕۆژ هێنامانەوە و ناشتمان. لە پاشاندا دوای مانگێک شنگالیش کەوتە دەست داعش و گیرا. دواییش دەربەدەری مووسڵ بووین. دوایەوەی 6 مانگ لە مووسڵ بووین باوکی منداڵەکانم چوو بۆ بەڕێوەبەرایەتی پەروەردە بۆ ئەوی بزانێت چارەنووسی کارەکەی بەچی دەگات. لەبەر دەرگای بەڕێوەبەرایەتیەکە گرتبوویان و تاکو ئێستا نزیکەی 3 ساڵە بێسەر و شوێنە. ئێمە 25 کەس لە خێزانەکە لە دوای ئەو بەجێ ماوین. ئێمە هەمومان بە موچەی ئەو دەژیاین. کوڕەکانم لەبەر ئەوەی پێشتر لە بواری سەربازی کاریان کردبوو نەیان دەتوانی لە ماڵ بچنە دەرەوە. بە هیچ شێوێک نەیان دەتوانی دەربچن لە ماڵەوە. ئەمانەمان بەسەر هاتووە و تاکو ئێستاش وا لێرەین و دەربەدەر بووین و نزیکەی 8 مانگە لە کەم بدەژین. ئێمە ئومێدێکمان هەیە کە ئەویش گوایە دەڵێن چەند کەسێک لە ژێرزەمینی نەخۆشخانەکاندا بەند کراون و ماونەتەوە. ئەوەش تەنها گوێمان لێ بووە. ئومێدمان بەوەیە کە لەوێدا مابێتەوە. ڕۆژانە گوێمان لە هەواڵی جیاواز دەبێت و دەڵێن کە ژمارەیەک کەس لە بەندیخانەکانی داعش ئازاد کراون و چاومان لەوەیە پیاوەکەشم لەگەڵ یەکێک لەو بەندیانە بێت. ئێمەوە چەند ساڵە نەگەیشتونێتە هەواڵێکی ڕاست لەبارەی پیاوەکەم. هەر کەسە و شتێک دەڵێت. بەسەوەیە کە دەڵێن بەڵکو بە دیار بکەوێت و سەلامەت بێت. پیاوەکەم مامۆستا بوو لە مەکتەبێکی شنگال لەوێدا دەرسی بە کورد و ئێزدی و عەرەبەکان دەگوت. من نازانم جێگەی ئەوان بە چی پڕ دەبێتەوە. من چی بڵێم؟ جێگەی ئەوان چۆن پڕ دەبێتەوە؟ جێگەیان پڕ نابێتەوە. حسبي الله ونعم الوكيل عليه. حسبي الله ونعم الوكيل. ما يتعوض.
مكانهم فارق يابا، مكانهم فارق ما ئەوە ژیانمانە لە پاش ئەوان. شوێنیان بەتاڵە، شوێنیان بەتاڵە. پیاوەکەم کەسێکی ناسراو بوو، هیچ کات ماڵمان بێ میوان نەبوو. خەڵکی ناوچەکە هەمویان دایان ناسین، ماڵەکەمان هەموو کات میوانی تێدا بوو. مامۆستاکانی هاوڕێ و کەسانی دیکە هەموو کات لە ماڵی ئێمە لا میوانداری بوون. کوردەکان، عەرەبەکان، هەموو کەسە گەورەکانی ناوچەکە دایان ناسین. عائلة معروفة يابا. برام گەڕایە بۆ ئەرکەکەی لە ڕوومادی. ئەو کات هێشتا 15 ڕۆژ مابوو بۆ ڕەمەزان. ئەو ئەرکەکەی خۆی لەگەڵ کوڕێکی ئێزیدی گۆڕیبەوە بۆ ئەوەی لە مانجی ڕەمەزاندا نەچێتەوە سەرکار و لە ماڵەوە بێت. ئەو کات داعش مەترسیان لەسەر ناوچەکە هەبوو. باوکم بە براکەمی گوت داوامەکەت بەجێ بهێڵە و بگەڕێەوە ماڵ. پێیگوت ئۆتۆمبیلەکە لەوێدا بەجێ بهێڵە وەرەوە. ئەو شوفێر بوو لە پۆلیس. وا بوو لە ڕێگەی ئۆتۆمبیلی خەت بە بڕێک پارە دەبوایە بگەڕێتەوە. چکە ڕێگاکەش زۆر ناخۆش بوو، دەبوایە بە ڕێگای خەت بگەڕێتەوە. باوکم پێیگوت بە هەر نرخێک بێ دەبێ بگەڕێەوە. چەندی پێویست بوو بیدە و وەرەوە بۆ شنگال. چونکە داعش چەند شوێنێکی لە ڕوومادی گرت بوو لە ترسی ئەوەی باوکم گوتی بگەڕێەوە. ئەو کات بەعات بەدەست داعشەوە بوو. وا بوو گەڕایەوە لە ڕێگادا لەگەڵ چەند کەسێکی دیکە کە ژمارەیان 10 کەس بوو، خەڵکی شنگال بوون، گەڕانەوە. وا بوو لە ڕێگادا پەیوەندی کرد، گوتی من نزیک بە ئاتم، لێرەوە شەبەکەی مۆبایل نامێنێت. وا بوو هیچ هەواڵێکی نەبوو. پەیوەندیمان بە شوفێرەکەوە کرد هەواڵێکمان پێ بدات کە کوژراون یاخود گیراون، چونکە شەو ڕۆژێکی هیچ هەواڵێکیان نەبوو. کەسێک هات بۆ لامان، براکەی لەگەڵ براکەم بوو، هاتو گوتی کوژراون. وا بوو زۆر پەرۆش بووین، بەڵام پێشبینیمان کرد کە شتەکە وا بێ. ئێمە زۆر نیگەران بووین، چونکە ڕێگاکە زۆر ناخۆش بوو، زۆریش ترسناک بوو. ئێمە 6 ڕۆژ هەوڵماندا تەرمەکەی بهێنینەوە، بەڵام بەعات لە دەست داعشدا بوو، ئەستەم بوو بتوانین بیاهێنینەوە. براکانیشم هەمیان لە کاری سەربازی بوون و نیان دەتوانی بگەنە ئەو شوێنە. مەترسی بۆ سەر ئەوانیش دروست بوو. تەواوی شوێنەکانی دەوروبەری بەعات لە دەست داعشدا بوو، یعنی تەواوی ئەو ناوچانە هەموو بەدەست داعشەوە بوو. لە ڕێگای شوێرەکەوە کە خەڵکی بەعات بوو توانیمان تەرمەکەی وەربگرینەوە. تەرمەکەمان وەرگرتەوە، تەرمەکەمان کڕیەوە ئێمە، بەس تەنها بیشارینەوە. سوپاس بخوا وەرمان گرتەوە و شاردمانەوە. وا بوو دوای ماوەیەکی کەم بردومانی هەڕەمەشی لەسەر شنگال و هەموو شوێنەکان دەکرا لەلایەن داعشەوە. ئێمە ترساین و سەرمان هەڵگر بۆ مووسڵ. لە بازگەکانی داعش پرسیاری سەیریان لێ دەکردین کە ئایا کەسی چۆنمان لەگەڵە، ئایا خەڵکی بێدینمان لەگەڵە. کە لە شنگال دەرچوین بینیمان لاشەی زۆر لە شەقامەکان کەوتون و دیمەنەکان زۆر ئازار بەخش بوون. ئێمەش زۆر دەترساین لەبەر باوکم و براکانم، چونکە ئەوان فەرمانبەری حکومەت بوون، ترسمان لێ نیشت بوو کە نەوەک پێمان بزانن و بیانگرن و بیان کوژن. ئەگەر براکەمیان بگرت بایە کە لە ڕیزی سوپا بوو، ئەوە بەبێ ئەوەی تۆبەی لێ وەربگرن دەیان کوشت. ئێمە تەنها لە براکەم و باوکم دەترساین نەوە کەستیان پێ بکرێت و بیان کوژن. بەڵام دوای چەند بازگەیەک دەرچوین و گەیشتینە مووسڵ. وا بوو زیاتر لە 6 مانگ لە مووسڵ نیشتە بووین و باوکم بۆ ئەوی بتوانێت لە ئەرکی مامۆستایەتی بەردەوام بێ بۆ ئەوی بتوانێت ئێمە بژێنێت، چوو بۆ ئەوەی دووبارە داوای کار بکاتەوە، بەڵام کە ڕۆیش تاوەکو ئێستا نەگەڕاوەتەوە. تا ئێوارە چاوەڕ بن بەڵام هەر ناتەوە. براکانم چوون بۆ ئەوی پرسیاری بکەن، بەڵام گوتیان کە لە شەواندا چوونە دەرەوە قەدەغەیە. زۆر هەوڵیاندا بە هەر شێوازێک بێت کە هەواڵێک بزانن لەبارەی باوکمەوە. تاکو 12 شەو خەریک بوون، بەڵام بێ ئەنجام بوو. گەڕانەوە ماڵ و تەنها هەواڵێک کە بە دەستمانەوە بوو ئەویش ئەو بکە گوتیان باوکمان لە عەسردا لە بەڕێوەبەرەتی پەروەردە بینیوە. ئەمە یەکەم هەواڵ بوو کە گوێمان لێبێت. دواتر براکەم کە خۆی بڕوانامەی هەیە لە بواری یاساوە، بەلێ هاتووی خۆی هەوڵیدا زانی کە باوکم بند کراوە. وا بوو گوتیان کە ئۆتۆمبیلێکی داعشەکان ئەویان بردووە گرتویانە. لە پاش ئەوەوە تاوەکو ئێستا هیچ هەواڵێکمان لەبارەیەوە نازانیوە. تا ئێستاش ئێمە هیچ هەواڵێک لەبارەی باوکمانەوە نازانین. براکەم وەرزشوانێکی زۆر باش بوو، لەیانەی شنگال یاری زانی تۆپی پێ بوو.
من وەرزشم لە بەرچاو ڕەش بووە چکە براکەم وەرزشوانێکی زۆر باش بوو لایەنەی شنگال یاریزانی تۆپی پێ بوو خەڵکی شنگال زۆربیان دەیناسن چونکە ئەو لە هەمان کاتدا کە پۆلیس بوو یاریزانیش بوو تەنانەت بۆیە وەرزشش لە لای من هیچ بایەخێکی نەماوە زۆر بیری باوکو براکەم دەکەم من بە هەموو کەسێک دەڵم کە ئاگاداری باوچیان بن هەر شتێکی وت گوێڕایڵی بن ئەگەر داوای ڕۆحی لێتان کرد بیدەنێ چونکە بێسەر و شوێنبوونی باوک زۆر ئازار بەخشە و ئەستەما من ئێستا نازانم باوکم لە چ ڕەوشێکە ئایا ماوە یاخود مردووە بۆ دادگاکەیان گوتیان کە من دەبێت لە هاوسەرەکەم زیا ببمەوە منیش گوتم باشە لە بەرچی گوتیان دەدەین بە ئەمیرەکەی خۆمان لەناو کەمپەکە دەمینەینەوە ئێستا ڕۆژانە کەسانێک هەن بەرەو ناوچەکانیان دەگەڕێنەوە کە ئازاد کراوەتەوە و تاکو ئاستێک شەڕی خوێناوی تێدا نەماوە بەڵام لە بەرەکەی دیکەی شاردا کە مەیدانی جەنگێکی سەختە خەڵکانێکن ئاوارە دەبن و بەرەو هەرێمی کوردستان ڕادەکەن کەمپی خاسر زیاتر لە 7,000 خێوەتی تێدایە کە هەریەک لە خێوەتەکان خێزانێک یان زیاتری تێدایە هەر یەکێک لەم کەسانێک کە لە کەمپەکەدان خاوەن بەسەر هاتێکی تاڵی جەنگن دەچین بۆ ماڵی ئەو ئافرەتەی کە مێردەکەی لەلایەن چەکدارانی داعش گیراوە و لە پاشاندا کوشتویانە ئەو لە سەرزاری خۆیەوە دەمانباتە ئەو ساتەی کە مێردەکەیان کوشتووە باسی ئەم ساتانە دەکات کە داعش دەسەڵاتی بەسەر شارەکەیاندا گرت و بە ئارەزوو و ویستی خۆیان حکمی شارەکەیان دەکرد من لەگە پیاوەکەم دەژیام و ژیانی ڕۆژانەشمان بەسەر دەبێت پیاوەکەم ئەو کاتە کاری دارتاشی دەکرد بۆ خۆی کاتێک کە داعش هات و هێرشی کردە سەرمان ئێمە ژیانمان زۆر زۆر ئاسایی بوو تەنها من لە ژیانمدا ئەو کچەم هەبوو ئەمەشیان لە سکمدا بوو پێشەوەی کە داعش بێ من ئەم منداڵە نەناوسکمدا بوو لە سەردەمەی دەسەڵاتی داعشە منداڵم بوو تەمەنی بوو بە 2 مانگ تر باوکیان کرد نەمزانی هۆکارەکەی چ بوو کە بردیان کاتژمێر 11 شەو بوو هاتنە سەرمان و سوکایەتێکی زۆر زۆریان پێمان کرد تۆمەتی بێمانەیان بۆ هەڵدە بەستین وا بوو من گوتم پیاوەکەم هیچ شتێکی نییە وتیان تۆ هیچ قسەیەک مەکۆکارە بۆ بابەتەوە نەبێ ئەگەر تۆ خۆت هەڵقورتێن ناو بابەتەکە لێ پێچینەوە لەگەڵ دەکەین من شەرنێک کۆڵیم لە بێتاوانی پیاوەکەم کرد وا بوو لەگەڵ خۆیان بەر 2 یا 3 ڕۆژێک بوو بردیان گوتیان کە من داوا کراوم لەلای ئەوان وتم کە ئەو منداڵم 2 مانگ بوو منیش ئەو منداڵم لەگەڵ خۆم برد وا بوو منداڵەشیان لێ سەندم بۆ 4 ڕۆژ کاتێک کە هاتەوە لێم دوور بوو لە ناو زیندانی تاکە کەسی بەند کرام ژوورەکە تاکە کەسی بوو ئەوان پێیان دەکوت ژووری ئەشکەنجەدان بۆریەک لە ژوورەکەدا هەڵواسرا بوو لەگە حەبل و چەند شتێکی دیکە ئەشکەنجەدان ژوورێکی تا بڵی ناخۆش بوو دەیان گوت ئەمە ژووری تایبەت بە سێدارەدانی ئافرەتانە
تەنها بەیانیانێک سەمونیان پێدام نەچای نەخواردنی دیکە بەڵام من هیچ ئارزوی خواردنم نەبوو جگە لە خەم خواردن نەبێ هیچ کەسە لەم شوێن ئارزوی خواردنی نامێنێت من 4 ڕۆژ لەو شوێنە بووم هیچ کە ئارزوی خواردنم نەبوو بەس ناچار بووم بیخۆم چ بکەم تەنها منداڵمەوە کات شیری دەخوارد سنگیشم وی شک ببوو نەم دەتوانێت من هیچ جوڵەیە بکەم لە ئازاری جان و سنگم نەم دەزانی چ بکەم پێیانم دەکودیان کۆ کێشەی خۆتە منیان دەرهێنا لەو شوێنە دوای 4 ڕۆژێک بوو دواتر منداڵەکانم بینێ و ویستم لیان وەرگرمەوە وتیان پێت نادەینەوە ئێمە دەبێت تۆ ببین بۆ ئەمیرەکەی خۆمان ئێمە دەمانەوێت تۆ ببیتە خێزانی ئەمیرەکەمان شتێکی لەو بابەتانە من منداڵەکەم لە ئامێز بوو پێیانم گوت کە من ڕازی نیم بەو بابەتە چونکە ئەوەن دەیانویست کە من بدەم بە ئەمیرەکان بە شێوازێکی دیکە بابەتەکان دەکوت کە گوایە من سەبیەم پیاوەکەم بێدینە لەو شتانە شتێکی لەو بابەتانە بوو گوتم من ڕازی نابم بۆ بابەتە ئەوە نیشتیان نا لێت مارە دەکەین من گوتمە گەواشکن ڕازی نابم لە پاش 6 ڕۆژ دووبارە گەڕانەوە لام هەرەو کەسانە بوون وەبزام حەسبەی ئافرەتان بوون گوتیان تۆ داواکراوی لە دادگای شەرعی ئێمە منیش ناچار بووم چم لەگەڵیان چونکە ئەوان بە منداڵەکەم هەڕەشان لێ دەکردم وا بوو لەگەڵیان ناچووم ناچار بووم بچم ئەم منداڵە بچووکەم لای خزمێکمان بچێش ئەوەی دیکەشم لەگەڵ خۆم بەر چوون بۆ دادگاکەیان گوتیان کە من دەبێت لە هاوسەرەکەم زیاب ببمەوە منیشتم باشە لە بەرچی گوتیان دەدێن بە ئەمیرەکەی خۆمان تۆ داواکاری لە ئێمە هەڵوێست چی دەبێ گوتم من بەم بابەتە ڕازی نابم گوتی چۆن ناخە ئاسوودە دەبێت کەسە ببێت لە تەمەنی کچت دابێ من هیچ شتێکم لە ژیاندا نەبینی بوو تەنها ئەو دوو منداڵم هەبوو گوتم ئەمە منداڵەکان من تۆش لە حەسبە کارکە ئەوان تەنها دەیانویست من وا بکەم منیشتم ئەو کارە نابێت و ڕازی نابم ئەگە بتانە بە مێردم بدەنم بە هیچ شێوەیەک ڕازی نابم ئەوان تەنها دەیانویست بمە حەسبە لای ناو ئەواندا دەیانویست کە کار بکەم و لەگەڵیانە بەردەوام بم لەگەڵەوە بەڵام من ڕازی نەبووم بۆ شتە هیچ کار ڕازی نەبووم بەڵام ناچار بووم چ بکەم ڕازی نەبووم هەر عدموني ورا زوجي حياتي راح تتبهدل أعرف نفسي رحت وياهم ڕۆژێک داوایان لێکردم کە لەگەڵیان بڕۆم کە بڕیارێک جەبەجەکەم پێیان گوتم کە باوکی منداڵەکان ببینمەوە بە تۆمبیلێک منیان لەگەڵ هەردوو منداڵەکەم بەر لە شوێنێکی چۆڵ و بیابانی بوو زۆر لیان دەترسام ترسم لەو بوو کە بەم کوژم شەڵا خوا تۆڵان لێ بکاتەوە منیان هێنا خوارەوە زۆر گریام وتیان کە پەچەکەم لا بدەم منیش پەچەکەم لادا لە ئۆتۆمبیلی حەسبەکە 4 کەس هێنایانە خوارە کە جلوبەرگی پرتەقاڵیان لەبەر بوو بە منیان گوت نایە مێردەکەت چییە گوتم ناوی یاسین حەبەشیە ناوی سیانی پێیاندا وتیان باشە کێشەنی مێردەکەت دەبینی مش گوتم چۆن نامەیە بیبینم من نزیکەی ساڵێک بۆ مێردەکەم نەبینی بوو نەشم دەزانی لەکوێ بوو منداڵەکانم زۆر پرسیاری باوکیان لێ دەکردم ئەو کات پێیان گوتم ئێستا ئازادی دەکەین کەوتمە سەر چۆک و قاچەکانیانم ماچ کرد مەها قاچەکانیانم ماچ دەکرد ئافرەتەکانی حەز بە منیان ڕاکێشە و منیان خستە سا عەرزەکە مێردەکەشمیان هێنا خوارەوە من بە ئاستەم ناسیمەوە چونکە شێوازی زۆر گۆڕا بوو ڕەنگە دڵی خۆم بدەمەوە دەڵم لەوانەیە ئەو کەسەمی بینە بێتم هەو نەبوو بێ چونکە شێوەی بە تەواتی گۆڕا بوو هەر نەمدەناسی
ئێمە لە مێژ بوو لێک دوور بووین بانگم کرد گوتم یاسین دەنگی زۆر کەم بوو دەنگی زۆر دوور بوو لێماوە گوتی بەڵە دایکی سۆزان ئەویش پرسیاری دوو منداڵەکەی لێ کردم منیش وتم کێشتنی ئەوان لەگا منن سەلامەتن وتی تکا لە دەکەم جیان مەهێڵە منیش وتم بەڵێنە پێدەم نە تۆ نە منداڵەکانیش هیچ کات جێ نەهێڵم ئەتۆ دوا کەسی لە ژیانم کە بیری لێ دەکەمەوە دەمی زیاترش قسەی لەگەڵ بکەم ئیتر لەو کاتەدا کە بەردەوام بووی لە قسەکردن لە پشتەوە لێیاندام گوتیان ئێستا کاتی خۆشەویستیەوە قسانە نییە پێکەوە دەیکەن مێردەکەم زۆر گۆڕا بوو تاوە برسێتی و توینەتی ژیانی پێوە دیار بوو قەژی زۆر درێژ بوو زۆر شتی دیکەی پێگوتم مێردەکەم قسەی دیکەشی کرد بەڵام هیچ لێ تێنەگەیشتم تەنها ئەوە دەمزانی کە باسی منداڵەکان دەکات دیمەنی شوێنەکە و جلوبەرگی مێردەکەم منی دڵنیا دەکردەوە کە مێردەکەم دەکوژن و چیتر چاوم بە چاوی ناکەوێتەوە لە دوورەوە گوێم لێ بوو پێیان گوت بڕۆ بەرەو ڕووم هات منیش بانگیم کرد هاوارم کرد لە لابەکەوە لە بەرچاو من بوو ئەوەندە دەزام کەوتە قورتێکەوە لێمون بوو هاوارم کرد وتم کوا مێردەکەم یەکێ وتی مێردەکە ڕۆیشت یەکێ وتی ئەوە ئیتر چارەنووسی مێردەکەتە زۆر قسەم کرد و پرسیاری زۆرم کرد وتی ئەوە چارەنووسیتر وتم ئەی باشە چارەنووسی من و منداڵەکانم ئێمە چمان بەسەر دێ ئیتر ئەو کات هەر لیان دەدام و دیانکۆ بێدەنگ بە وتم بەسە تەنها دەمێ بزانم چتان لە مێردەکەم کرد تەنها دەمێ بزانم ئەو چی بەسەر هاتووە تەنها ئەوەم پێ بڵند کاتان لێکم دیانەوە خەندەقی لە پشتەوەیە مێردەکەتمان خستوەتە ناو ئەو چاڵەوە ئەگەر تۆش زۆر ناڕازیت تۆش دەخینە ئەوێ دواتر پێشەوەی شارەکە کۆنتڕۆڵ بکرێتەوە من نەمتوانی لەوە زیاتر بەرگە بگرم ئیتر ڕام کرد مووسڵم بەجێهێشت بە منداڵەکانم کوت کە باوکتان مردووە ناگەڕێتەوە من هیچ شتێکی مێردەکەم لا نەماوە هیچ شتێکی نەماوە نەوێنەیەک نەشتێک تەنها وێنەی سەر هەوێکەش نییە بۆی کە بتوانم نیشان منداڵەکانی خۆمی بدەم بڵم ئەو باوکتەنە پێم وتن کە ئێمە هەموو شتێکمان بەجێهێشتووە و باوکیشیان لەلایەن داعشەوە کوژراوە لە سەرەتا نەمدەویست پێیان بڵم زانیاریان لەبارەی ڕووداوەکە پێ بدەم بەڵام نەمتوانی ناچار بووم پێیان بڵم لێستا لەم کەمپە ژیان بەسەر دەبم سپاس بخوا ژیانمان ئاساییە خواردنەوە خەرجی لێرە هەیە گرنگترین شت بۆ منداڵەکان خواردنە چونکە دەتوان منداڵەکانم پێ گەورە بکەم پەلاماری داعش بۆ سەر عێراق و مووسڵ جگە لە وێرانکاری و تێکدانی شارستانی تیچی دێرین کە مرۆڤایەتی شانەزی پێوە دەکات لە ڕووی دەرونیشەوە تاکەکانی ئەم شوێنانەی وێران کردووە و پێویستە بەر لە هەموو شتێک کاریگەری داعش لەسەر هۆش و ئەستی خەڵک پاک